پرۆژەی ماسی شەهیدان گیا لە پرۆژەکانی دیکەیە کە دیارە پرۆژەی ماسی لە هەرێمی کوردستان زۆرە بەس ماسی ئێمە ماسی سەلەمۆنە ماسێکی گیایە لە ماسیەکانی دیکە دەتوانم بڵێم ئەو پرۆژە تاکە پرۆژەیەکە لە هەموو عێراقدا نەکرێت لە هەرێمی کوردستاندا لە هەموو عێراقدا تاکە پرۆژەیەکی لەو شێوەی بوونی نەبووە هەتاکو ئێمە هەساوین ئەو جۆرە ماسیەمان هیناوەتە هەرێمی کوردستان چکە ئەو ماسی هەندێک تایبەتمەندی خۆی هەیە ئەو ماسیە دە ئاوی قوڕاو داناژی داوی گەرم داناژی لە شوێنەکەی قوڕاو بێ ناژی ئەوەیەکی گەرمی هەبێ هەم ئینسانەوە ناژی ئاوەکەمان لە هەر چوار وەرزی ساڵدا ئاوەکەمان فعز کرد دیارە لە وڵاتی کۆماری ئیسلامی ئێران فعزمان کردووە چکە لەوێ ئەو پرۆژەیە زۆرە دیارە جوابی داوەتەوە ئەو ئاوە بۆ ئەو جۆرە ماسی گونجاوە و ئێمەش هەستین لە 2006ەوە دەستمان بۆ پرۆژەیە کرد دیارە پرۆژەکە تەنها لەسەر ڕووبەری تەنها 2 دۆنم زەویە بەڵام 2 دۆنم زەوی دەتوانین 100 تەن ماسی تێدا بەرهەم بێنین چکە ئەو ماسیە وەکوتم جێ لە ماسیەکانی دیکە هەر لە 1 مەتریدا دەتوانین 40 ماسی ئەتوو بەرهەم بێنین ئەو ماسیەش بێ بۆنە بێ ئێسقانە خەڵک بیدایەتی خواستی خەڵک لەسەر ئەو جۆرە ماسی چکە ماسێکی گیان لە ماسەکانی دیکەەوە کەم بوو بەڵام وردە خەڵک بۆ ماسی ئاشنا بوو ئێستا لە سلێمانی لە هەولێر لە دهۆک حتا لە بەغدا و لە جنوبیش را خەڵک دێ ماسی لێرەکە دەکڕ و دەیباتەوە